ئافرەتانە کە لەعنەتیان لێکراون کەوا مجریمن، ئەو ئافرەتانن کە خۆیان ناپۆشن، کە خۆیان سەر و مڵ خۆیان ڕوتەکەن و گۆشتی خۆیان هەرزانە فرۆشن بۆ بازاڕەکان. ئەو ئافرەتەیە کە خۆی جوانەکە بۆ غەیری پیاوەکەی، لە ماڵەوە ئەڵێی مەیمونە و لە دەرەوە وەکو بکوایە. ئەو ئافرەتانەی کە بۆن لە خۆیان ئەدەن، لە ماڵەوە بۆنی ناخۆش لە دەرەوە ئەداتە بەردەم هەچ کۆمەڵە کەسێکە ئەبێ ئاوا بکەن، ئەرێوە چی بڕەت بوو. ئەو ئافرەتانەی کە ئاوهاکەن ئەمانە خۆیان بەر لەعنەتی خوا و پێغەمبەری خوا کردووە، ئەمانە مجریمن، جرمێکی گەورەیان کردووە، مجریمن لە حەقی نەفسیانە، مجریمن لە حەقی پیاوەکەیان، مجریمن لە حەقی مجتەمەعە، مجریمن لە حەقی دینیا. ئەمە ئافرەتانە ئەوەنە جرمیان گەورەیە لە حەقی نەفسی خۆیاندا کە مجریمن و لەعنەت لێکراون. پێغەمبەری ئەکرەم عەلەیه الصەلاة وەسەلام ئەفەرمێت، وەکو لە صەحیحی موسلیمدا هاتووە 2128، ئەفەرمێت صنفانی من ئەهلی النار لەم ئەڕەهما، دوو کۆمەڵە کەسان هەن، دوو تاقم هەن ئەلەم سەردەمەی منە نییە و نەیانم بینیوە، لە ئومەتەکەی منن نەیانم بینیوە. یەکێکیان ئەو صنفانە، رجال بأيديهم صياط كأذناب البقر يضربون بها الناس، کۆمەڵە کەسانێک لە پیاوان قامچی بەدەستیانەوەتا، دار بەدەستیانەوەتا، کێبڵ بەدەستیانەوەتا، عەزیەتی خەڵکی ئەدەن، واتە لە ناحەقە. ئەفەرمێت ئەمە تاقنێکانە لا يدخلون الجنة ولا يجدن ريحها، ئەمانە ناچنە بەهەشتەوە و بۆنی بەهەشتش ناکەن کە بۆنی بەهەشت 40 دانە ساڵ ڕێ ئەڕوا. یەکێک ئەمە صفەتیانە ئەو پیاوانە، لە ناحەق لە خەڵکی بدەن، لە بەردەم ماڵ مەسئولەکان تەعەدا بکەن لە مەکەولەوەکە. ونساء وآفرتانێکش هەن کەوا مائلات مميلات مائلات، مميلات مائلات. ئەم ئافرەتانە یا ئەوەتا لە طاعەتی خوا دەرچوونە مائیل بوونە، یا ئەوەتا ئەچنە ڕێوە بە لار و لەنجە ئەڕۆنە ڕێوە. مميلات مائلات، خۆیان مائیلەکەن، یا ئەوەتا پرسەکانیان بەلادا لادا ئەنن، بەلای ڕاستە یا بەلای چەپەیە، هەرجار نەجارێ ئاوهایەکی لێ بکە. مميلات مائلات، یا ئەوەتا دڵی خەڵکی لە حەق لا ئەبەن، دڵی خەڵکی لا ئەبەن، ئەو ئافرەتانە دڵی ئەو گەنجانە لا ئەبەن. ئەفەرمێت مميلات مائلات رؤوسهن كأسنمة البخت المائلة، سەریان وەکو بان پشتی حوشتر وایە، چۆن کۆمەڵێک ئاوا لە بانی پشت حوشتر. ئەمە ئافرەتانەش پرچەکانیان ئاوها لێکەن، لە شوێنێکا کۆمەڵێکن، كأسنمة البخت المائلة، ملیان دەرەخەنە دەرەوە و پرچەکانیان لە شوێنێک کۆمەڵەکەن. مميلات مائلات كاسيات عاريات، جلوبەرگ لە بەریانە و ڕوتشن، واتە جلی تەسک لە بەریانە، جلی تەنک لە بەریانە، جانیان ها بە دەرەوە، سنگ و ملیان و قاچیان ها بە دەرەوە، جلەکانیان تەنکە یا تەسکە یا کورتە. كاسيات عاريات رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها، ئەمانە ناچنە بەهەشتەوە و بۆنی بەهەشتش ناکەن ئەگەر بە حەڵاڵی دابنن و ئەگەر بە حەرامی دابنن، لەگەڵ مسلمانان ناچنە بەهەشتەوە. دوای ئەو عقوبە زۆرە لە جەهەنەم خوای پەروەردگار مەگە بە ڕەحم و بەزەی خۆی دەریان